ینی من ئەوم بیستووە دەڵێن لە ناو هێزی تایبەتە هەڵبژاردن قورسترین مەرحەلەیە، ڕەنگە لە مەسەلەن ئەوەی کە ڕاهێنانەکانیشیان قورستر بێت. ئەمە وایە؟ یعنی هەڵبژاردننی کەسێک بۆ ناو هێزی تایبەت؟ بەڵێ هەڵبژاردننی هێزی تایبەت شتێکی جیاوازە، وەکو بە جەنابتم وتەمانە لە باڵا یانی سە بڵێن یۆنان وڵاتێکی وەکو یۆنان بڕۆ بۆ ئیتالیاش پات ئەگەر ژمارە 42 بێ پێڵاوەکەی وەری ناگرن، هەڵێن پای بچووکەوە پای ئافرەتە، خەبڵی ناکەن، ینی سەیرە لە وڵاتانە لە هەنێکی هەر وڵاتێ تاکو وڵاتێ جیاوازە هێزی تایبەت وەری ناگرن نینیەکەن. دوایەوە پێش ئەوەی بچێتە مەشقەوە مامۆستا هەیە، مامۆستای هێزی تایبەت هەیە، باش ئەبێ زۆرانی لەگەڵا بکە، شەڕی لەگەڵا بکە، بزانێت تاکو چ ڕادێ بۆ وێنەیە خەریکی زۆران بازی و زۆران بازی لەیەکەدەن سیرەکەی خوێن و بریندارە بن و هینە بن، ینی زۆر جا سیرەکەی ئەمانە بۆ نەخۆشخانە ئەڕۆن دکتۆر لیانە پرسێ ئەڵێ ئەمە لە چۆ شەرتان کردو، ئەڵێ وەڵام مەشقمانە کرد، ئەڵێ ئەگەر ئەمە مەشقتان بێ ئەی شەرتان چۆنە، ینی ئەم جۆرە شتانە ئەمە ئەبێتن. دوایەوە هەتاکو لە باڵە لە جەستە لە دەروونە لە زیرەکی لە مێشکە لە تەنفیز لە جوولانەوەی سەریعی ئەمانە هەمووی شەرتە تاکو وەرەگیرێ، ئەجا کە وەرگیرە ئەچێتە مەشقی هێزی تایبەتەوە. ئەویش وەکو بە جەنابتم وت لە وڵات تاکو وڵات فەرقەکاتن، هەشە لە مەلجەئی ئەیتامەیان بینن ئەو شۆنەی خانەی بێسەرپەرشتان باڵێ خانەی دەبرێنە هێزی تایبەت هەنێ هێزی بەڵێ لێنانەوە ئەیان بن لە تەمەەن 15 ساڵی و 14 ساڵی سیرەکەن شێ زۆر ناڕەحەتە شەڕەکە هینەکە عجوولە ئەوانە هەڵەبژێرن هەڵەبژێرن کۆمەڵێکیان لێ هەڵەبژێرن ئەیان بن سە لە نەیوی سێڵسی ئەمریکی بەڵێ ئەوانە مەوجودن ئەیان بن لێنانەوە ئەمانەی تر مەشقیان پێکەن 3 ساڵ تاکو تەمەەن 18 ساڵی هەموو شتێکیان فێرەکەن. شەرت ئەوەیە فێرە چەکی دوژمنیش بیت. ئەوان چی چەکێ بەکارێنن؟ ئێستاکە بۆ نمونە ئەمریکا ئەزانێت چەکی چین چییە هەیەتی ئەی کڕێ ئەگەر لە شیشینەکەوێت لە بازاری ڕژ دەسەکەوێت ئەی کڕی ئەبێ هەمووی فێر بێتن چۆنی شەکات تانک هەشە ئەفسەرەکانیان زۆری هەتاکو هەلیکۆپتەر ڕزانن بەکاربێنن خۆی فڕۆکەوان نییە بەڵام فێریەکەنە بێ هەلیکۆپتەر بەکاربێنێت تانکی دوژمن چییە ئەمانە هەمووی فێرە بن چکە لە ناو دوژمنە پێت نەمێنێت پێویستی بێتی ئەوەی ئەو بەکاربیێنی بۆ خۆت ئەمانە بۆ شێوازە مەشقیان. وڵا لە ڕۆ جەستەیەکەوە باست کرد بەس لە ڕۆ دەرونیەکەەوە حەزەکەم تۆزێک لەسەری بستین مەبەست چیەوە لە ڕووی دەرونیشەوە زۆر ئامادە بن و زایدەن ینی عەتف چی کاریگەریەکێ ئەم سەربازەی کە دەبێتە هێزی تایبەت عەتفوشتی هەیە بەڕاستی یا بێ کاری تێ بکات؟ نابێ عاتیفەی هەبێ بە هیچ جۆرێ، نابێ مەرحەمەتی هەبێ بە هیچ جۆرێ لە کاتی شەڕ هەر کەسێ مەرحەمەتی هەبێ نایبەنە هێزی تایبەت با بە قووەتیش بێتن، نابێ مەرحەمەت و عاتیفەی هەبێ هەی بێتن واتە ناتوانێتن نکە سە بۆ نمونە ئەگەر یەکێ بکوژێ عیدامی بکاتن لە سێداری بداتن سەیری هێزی تایبەت کە و سەیری وڵاتانی کە مەسەڵەن پیادە و ئەوانەی کە دایە نییە لە سێداری بدا بە سیلاح دێ لە پشتەوە لێداتن، بەڵام هێزی تایبەت لە پێشوە سەی ناوچاویەکە هیچ تۆ سەی ناوچاو بە شەر بکەی لەو لەحزەیە ڕنگ بێ ترسەکەی ئەو کە ببینی مەرحەمەتێکت بۆ بڕوە عاتیفەیەک بڕوەکەنەی کوژی، بەڵام هێزی تایبەتەوە نازانێت کوژێ لە پێشەوەی کوژێ.